پاش چەندان ساڵ لە چاوەڕوانی هاوڵاتیان بۆ شەقامی 100 مەتری سلێمانی، بەڵام تا ئێستا ئاسووی دەستپێکردنی ئەو پرۆژەیە دیار نییە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت حکوومەتی هەرێم لە بەجێگەیاندنی پرۆژەکانی پارێزگای سلێمانی کەم تەرخەمە، هەرچی خودی سلێمانیشە بێساحێبی و بێکەسیەکەی کوشتوویەتی و هاوڵاتیانیش بە دەست ئەم بێخاوەنیەوە دەناڵێنن. لە بینی پارێزگار و وەزارەتی شارەوانەیە تو ئەچێ ئەم هەڵیا بۆ ئەو هەڵیا بۆ ئەو ئەمە یەک دووش بودجەیەکی بۆ تەرخان کراوەکە بە گوێ خاوڵاتیا درا و بە ڕاگەیاندەکانە ئەڵێن 90 ملیار 90 ملیارەکە هەر نییە وجودی وتیان 50-50کەش هەر وجودی نییە. بەڵام ئێستا بە بڕیارێک یەک لەسەر 3 پرۆژەکە جێبەجێ ئەکرێ ئەویش لە جووتسایدی تاسلوجەوە هەتاوەکو عربەت ئەمە یەک لەسەر 3 پرۆژەکەیە ئەڵێن ئەوە جێبەجێەکرێ و هەروەها لەسەر ئەم جووتسای ئەم یەک لەسەر سەیە چەند پرۆژەیەکی تریتیا هەیە و چەند شتێکی تریتیا هەیە لابراوە بەڵام هەتا ئێستا هیچ شتێکی نەڕوونە نەدیارە نەئەزانێت لەکوێوە ڕوابۆچوو. بەڕاستی پرۆژێکی استراتیجیە بۆ شاری سلێمانی و شاری سلێمانی گەورەتر و فراوانترە بێ و جوانترە بێ بەڵام بە زۆر بەداخەوە کە کەس ناچێتە ژێرباری ئەوەی کە بڵێ ئەم شتە لای منە شاری بێحاکەم ئاوای بەسەردێ. سەرۆکی شارەوانی سلێمانیش ئاماژە بەوە دەکات پرۆژەی 100 مەتری سلێمانی وەکو دەنگۆی لەسەر بڵاوکراوەتەوە نەوەستاوە، بەڵام پرۆژەکە بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت و لە ئێستاشدا تەنها ڕەزامەندی بۆ قۆناغ یەکەم نیشان درراوە کە لە تاسوژە دەست پێ دەکات و لە عربات کۆتایی دێت. بەڵێ شەقامی 100 مەتری ئێستانیەت و جدیەتێکی زۆر هەیە بۆ جێبەجێکردنی و ئینشەڵا ئەم ساڵە چێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ خۆی وەکو بۆم باسکردی یەک لەسەر سێتی با بڵێن نزیکەی یەک لەسەر سێتی 33 کیلۆمەترە لە تاسوجەوە دەست پێکا بۆ لای بینی عربەت کە منتیقی دەمەرکانە پێش دەمەرکان لەوێ شەوە یەکتر بڕێکەی ئەیبەستێتەوە بە شارڕی عربەت بڵین سلێمانی عربەت و سەیسایەقەوە ئەیپەڕێنێتەوە بەری ئەوبەر ئەوانە هەم بڕگانی هەمووی تیاماوە و ئینشەڵا بەرەو جێبەجێکردنە بێت. طبعاً ئیتر بڕەپاری پێویستی بۆ دائەنرێ بە قۆناغ بە مەراحل جێبەجێ کرێ و ئەو بەشەی کە هەیە 33 کیلۆمەترە بڕیاری لێدراوە بۆ جێبەجێکردن و پارەشی بۆ تەرخانە کرد. بەڕای ئێمە ئەگەرەوەی تاسوجە تاکو عربەت جێبەجێ بکرێ خزمەتێکی گەورەی شاری سلێمانیەکە و لە 7 بەشیشە لە 7 شوێنە ڕەبتەکرێتەوە بە شاری سلێمانیەوە خزمەتێکی تەواوەکە زۆر لە مەسەلەکە. قۆناغی دووەمی پرۆژەی شەقامی 100 مەتری لە ڕۆژهەڵاتی سلێمانی گرفتی تێدایە بەهۆی ئەوەی کە شاخی گۆیژە دەکات. دروستکردنی شەقامێکی 100 مەتریش لە سەر شاخ ئەستەمە لەبەرەوە پێشنیار کراوە کە بە تونێل شەقامەکە بەنێو شاخی گۆیژەدا تێپەڕ ببێت یان لەسەر شاخەکە پانی شەقامەکە بۆ 30 مەتر کەم بکرێتەوە. گفتوگۆکان لەسەر پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی لە کاتێکدایە کە لە مانگی ئازاری ساڵی 2013 پرۆژەی شەقامی 120 مەتری لە پارێزگای هەولێر دەستی پێکرد و لە مانگی شوباتی 2017 شەقامەکە کرایەوە و بڕی 450 ملیۆن دۆلاریشی بۆ تەرخان کرا، بەڵام تا ئێستا نازانرێت کەی شەقامی 100 مەتری سلێمانی لە نەخشەوە بۆ سەر زەوی دەگوازرێتەوە و کارکردن تێیدا کەی دەست پێ دەکات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.